وەڵاهی عێراق دەوڵەتێکی سەرنەکەوتووە، ینی سەرکەوتوو نییە، ینی دەوڵەت نییە لە عێراقا و کابینەکە هەرچی چۆنێ بێت تەوافقی بێ یا زۆر بە سەرکەوتوو نابێ. ینی سەبەبی چییە؟ سەبەبی ئەوەیە 2003 سەدام نەما، ئەمریکاوان هاتن و ئەزان چۆنە لەو وەختەوە مەجموعای خەڵق هەیە حکومەکەن. ئێستاش لێیانوێ حکم بکەن نازانم لە عالەمە 4 ساڵ جارێ 5 ساڵ جارێ خەڵقە گۆڕێ نەبێ و بە نەتیجە ئینتیخابەتی ڕازی نین، دەرنەچێ ڕازی نییە ئللا دەبێ حکم بکە. فاشلن بەڕاستی، یعنی مەسەن شخصێک لە حکم بووە سەر نەکەوتووە، فاشل بووە، خراپ بووە، بۆ حکم بکات دیسان بەس وە لێ هاتووە ئێستا چونکە هەمویان چەکدارن، فەسائیل و میلیشیاتیان هەیە، کەس نەوێرێ قسەیان لەگەڵ بکە عەمەلیەن و ئێرادەی خۆیان فەرز کردووە لەسەر عالەمەوە و تەقریبەن 2 مانگ و نیوە انتخابات بووە، نەتیجە نییە، هیچ نییە، حتا مەحکەمەی باڵا ناوێرن نەتیجە دەرکەن، تەهدیدیانەکەن. لەبەرەوە عێراق وەزعێکی زۆر خراپیە بەڕێی من و حکومەتیش هەر نەوعێ بێ، زۆربە بێ وەکو سەدرێ بێ یا تەوافقی وەکو بدن سەرکەوتوو نابێ بەو تەرتیبە. ینی چونکە ئەوانەی تێدا دەبن ئەوانن کە لە حکم بوون و 18 ساڵە و سەرکەوتوو نەبوونێ بە عینی شت ڕیسایکڵ دێنەوە، ئەوانە هیچ فایدە نییە. عێراق و هەموو شتێکی چەکە، یعنی عێراق بووە بە وڵاتی وەکو معسکەر، هەموو چەکە، هەموو عالەم چەکدارە، هەموو دنیا چەکدارە، ئەو هەموو حەشێدە، هەموو جێژە، هەموو ئەمن وڵاتێک هەمووی چەک بێ ناجح نابێت طبعاً یاسا نییە، هین نییە، چەک حکومەکە ئەوە شتێکی خراپە زۆر. دەستێوەردان 2 وڵات عادەتەن لە عێراق دەستێوەردانیان هەیە لە ئیشەکانی حکوومەت، ئەمریکا و ئێران لەوەتەی لە 2003ەوە طبعاً ئێران زیاتر جوگە حکم لە عێراق بەدەست شیعەیە، ئێران سەیتەرەی هەیە لەسەر ئەوان زیاتر، ئەمریکاش تا حەدێ دەوری هەیە زۆر نا هەیە دەستێوەردان زۆر زۆرە، زۆر زۆرە و ئێران و ئەمریکاش بینی خۆیان مفاوزاتیان هەیە لە ڤێننا، چاوەڕوانەکەن بزانن ڕێگەکەون ڕێک ناکەون. یعنی وەزعی عێراق بەستراوە بەوەش، ئەگەر ئێران و ئەمریکا ڕێ بکەون نەوعێکە، ئەگەر ڕێ نەکەون نەوعێکی ترە. ینی لەبەرەوە دەستێوەردانی خارجی زۆرە. تورکیاش هەموو ڕۆژێ قەسبەکە، شەڕەکە، لێ ئەدا، خەڵقە کوژێ، کەس قسە ناکە. یعنی ئەمریکا ئیدعاکە ئەڵێ من سەروەری عێراقە پارێزم، درۆ ئەکا و لەگەڵ تورکیایە، سەروەری چی؟ تەرجیعی تورکیاکە هەموو ڕۆژ لێمان بدە، ساختەیە، ینی درۆەکەن، ینی سەروەری عێراق نییە، ئێران دێ بە کەوی خۆی، تورکیا بێ بە کەوی خۆ، زۆر وەزعێکی خراپیان دروست کردو لە عێراقا و نازانین تا چه حەدێ چاگە بێ چاک نابێ، کوێ چاکێکە چۆن چاکە بێ ئاسان نییە. مەسەن کازمی ڕێز زەرایە، کازمی حەزەکە شتێ بکە باش بێ ئەوانە بەس ناتوانێ ناهێڵن. ینی ئەو هەمووی چەکدارن، هەمووی فەسائیلی چەکدارن، کازمی تاقە نەفەرە چی بێکرێ دەرەخەنی لە ماڵەکەشیاندا نەیتوانێت هیچ بکە. وەڵا بەرەی ئەمریکا سەر نەکەوتووە، سەدر دەرچووە، سەدرکەی لەگە ئەمریکا نییە، سەدری سەدی ئەمریکایە طبعاً، بەس ئەوانەی کە لەگەڵ ئێران بوون کەمیان هێنا، هەر لە مزاهرەکان و مەعروف بوو کە کەمەهێنن، کە مزاهراتی ترشین هەمووی زەدی ئەوانە بوو، ئەوانەی لەگە ئێران طبعاً لە ئینتیخاباتیش کەم بوون، ڕازی نابن. بەڵام ئەمریکا سەر نەکەوتووە چونکە ئەمریکا سەدر هاتووە، خۆ سەدر لەگە ئەمریکا نییە، بەڵام بە هەر حاڵ ئێران شکستی خواردووە لە هین. ئێران قبوڵ ناکە ئەو شکست خواردنە، بەڵام ئینتیزارەکە بزانێ محادەساتی ڤێننا چی لێ دێ ئەوەی لەگە ئەمریکا، چوە زۆر شت مەربوطی ئەوە ئیتر لەبەرەوە ئەبینی نەتیجە هەر تاخیرەکەن تا
بزانن ئەو مۆزوعی ڤێنا چی لێ دێ، ئینسیحابی ئەمریکی کە قەرارە سەری مام بێت چی لێ دێ، ئەو مۆزوعانە هەمووی پێکەوە گرێدراون یانی بەنسبەت حیزبەکان متفق نین لە بین خۆیان خلافیان هەیە طبعاً مەتابەتی یەکێتی و پارتیش و ئەوانە ئەساسن بەنسبەت کوردەوە و لە عینی وەختیشا طبعاً کێشەی موچەش هەیە بەعزێ جار بەغدا پارە ئەنێرێ بەعزێ پارە نانێرێ واریداتی ناوخۆ هی نەوت مەسەلەن قزمێکی زۆری ئەچێ بۆ شەریکات و بۆ قەرز و بۆ ئەوە تۆ گوێ لێ بوو دیلۆیت ئەوەی کە مراقبە لەسەر مەسەلەی نەوتوشت ئەوتی 142 دەگاتە حکومەت هی نەوت ینی و لە عینی وەختە پارەیەکی زۆر لە لوبناان حیزەهی عێراق لە نازانم بنووکە چیە ئەوانە ئەوەنە یورۆ ئەوەنە باسی کرد مەشاکلی ئەوەش هەیە طبعاً تا حدێک طبیعی ئەو مەسەلەی بەگشتی گەندەڵی هەیە مەشاکلی تر هەیە و حتا لە مفاوەزاش لەگەڵ بەغا ئەو حیزبە ئەچێ ئەو حیزبە ئەچێ ینی بەیەکەوە هین نین لەگەڵ تورکیا بەیەکەوە هین نین لەگەڵ ئێران بەیەکەوە نین یعنی یەکێتی ڕیزەکە ئەوی کە زۆر باسیەکەن نییە ئەو یەکێتی ڕیزە و یەکێتی هەڵویست کەمە لەبەرەوە وەزعەکە ناتوانانی بڵێ باشە ئیتر ئەبێ ئیسلاحاتی تیا بکرێ و بەرەو پێشەوە بچێ و اعتیمادی ژەکات تا حدی لەسەر وەزعی بەغا ئەگەر وەزعی بەغا چاپ بێمچینە کوردستانیش فایدە بکەن لە کوردستان یەک ڕێزی نییە هەر حیزبە بۆ خۆی ئیشەکات زیاتر و مەشاکل لە بینی حیزبەکانیش هەیە طبعاً بینی پارتی و پەکەکە مەشاکل زۆرە زۆر و حیواریش نییە لە بینیان دیالۆگ تا هەل بکەن بینی پارتی و یەکێتیش مەشاکل زۆرە یعنی هەیە مەشاکل لەبەرەوە بەڕێی من ئەوە ناتەواویە مەفروزە هەموو یەک هەڵویستیان هەبێ قەومی هەڵویستێکی قەومی بۆ کورد بۆ کوردستان وەر حیزبەر بە خۆی ئیشی خۆی بکە بەڵام ئێستا وای لاتووە حیزبەکان ئەم حیزبە نەوعێکە ئەو حیزبە نەوعێکە ئەو حیزبە نەوعێکە ئەو مەنتیقە نەوعێکە ئەو مەنتیقە نەوعێکە دەبێ هەوڵ بدەن پێشمەرگە یەک بخەن هەوڵ بدەن حیزبەکان ڕێک بن هەڵویستیان یەک بێ و ئەو وەزعە چارەسەر بکەن باشترە ئەجینا کێشە زیاتر بێ نەوەی نوێ دوژمنن ئۆپۆزیسیۆن نین دژمنی حکوومەتن یعنی حکوومەت چاک بکە هەر دژن خراپ بکە هەر نابێ ئۆپۆزیسیۆن وابێ ئۆپۆزیسیۆن نەوەی نوێ بە قۆنگەرە لە پەرلەمان ئیشەکەن نەوەی نوێ چی هەیە ڕێی من باش نین سلووکیان یەکگرتوو آخر ئۆپۆزیسیۆن یەکگرتوو بەجێە کۆمەڵ بەجێە بژوتن ئیسلامی بەجێە نەوەی نوێ بەجێە خۆ ئەوانیش یەکگرتوو نین پاشەوە ئۆپۆزیسیۆن لە عالەمە بە شێوەیە بێ مەسەلەن لەگەڵ حکوومەت دژ بێ کە حکوومەت خراپ بوو ئەگەر حکوومەت شتێکی باشی کرد ڕۆی باشە مەسەن لای ئێمە عێراقیش ئۆپۆزیسیۆن و حکوومەت دوژمن دژی یەکن هەرچی چاک بکە ئەڵێ خراپە خراپ بکە ئەڵێ ئاوایە لەبەرە ئۆپۆزیسیۆنێکی کاران نییە لە کوردستان یعنی بڵێ فعال بێ و کارا بێ و دەوری هەبێ و توانایەکی وایە نییە زۆر یانەوەی لە پەرلەمانە بینی قساکەن و بەیانات دەرەکەن و حکوومەتیش ئەوەنەی گوێ ناداتە ئۆپۆزیسیۆن یعنی وەزعێکی دیموقراتی لە کوردستان نییە بڵێ حکوومەت حساب بۆ ئۆپۆزیسیۆنەکە ئۆپۆزیسیۆنیش بە شێوەیەکی دروستکەر لەگەڵ حکوومەت ڕەفتارەکە لەبەرەوە وەزعی ئۆپۆزیسیۆنێکی وان نییە کە کارا بێ بە کردەوە ینی بەهێز بێ و طبعاً حکوومەت دژی ئەوانە ئەوانیش دژی حکوومەتن لەو بینە ئەو شتە ئەساسیەکان زۆر پێش ناکەون دەستوور لە 2005ەوە کە دەستوری عێراق نووسراوە کوردستان حەقی هەیە دەستوری هەبێ هەتا ئێستا حیزبەکانی کوردستان نەیانتوانیوە بینووسن و ناشتوان بینووسن
ماتوانن چونکە ڕێک نین ناکۆکن لەگەڵ یەک مەسەلەن یەتە سەرۆکی هەرێم پارتی ئەڵێ بێ لە میلە هەڵبژێر ئەوانی کە هەموڵێن بێ لە پەرلەمان مەسەن حیزبەکانی کە ئاڵێن سیستەمی پەرلەمانی پارتی تقریبەن زیاتر تەئیدی سیستەمێکە کار ڕێئاسی و ئەوانە زیاتر بێ جیاواز بێ نەیانتوانیوە تا ئێستا چەند جار کۆبوونەوە لیژنە دروست بوو کۆبوونەوە کرا ئەوە چەند ساڵە ئەوە 21 ساڵ ینی 16 ساڵە هیچیان نەتوانی بنووس و ئەوە تەقسیرێکی زۆر گەورەیە ئێستاش ناتوان بنووسن هیچ دیار نییە ئەمە وەختی خۆی بیرمێتەوە کە دەستوری عێراقمان نووسی منی ژێکێ بوو لەوانە زۆر هەوڵماندا تا ئەو خاڵەمان چەسپان کە هەرێمەکانی هەرێمی کوردستان بێ دەستوری هەبێ بەس خۆمان 16 ساڵە ناتوانین بینووسی کە خۆمانە ئەوە تەوان زۆر ناخۆشە ئینسان داخی پێخوا پێی ناخۆشە تەوان کە خۆت بەدەستی خۆت ئیشێکی خۆت ناتوانانی بکەیت لەبەر خلافاتی سیاسی ئەمریکا لە عێراقا ئەو فترەی کە لە عێراقا بووە ئەوە چەند ساڵە 15 زیاتریش شتێکی باشی نەکردووە ئەمریکا بەڕاستی ینی بەنسبەت کوردەوە مەسەن لە تورکیا ئەمریکا لەگەڵ حکوومەت تورکیا زدی کورد ئەوە هیچ ئێران هیچ احتیمامێ بە کوردی ئێران ئەوانە نادا محاولەکە لەگەڵ حکوومەتی ئێران ڕێ بکەوێ لە عێراقا لەگەڵ بەغایە ئەمریکا بەڵام لەگەڵ کوردیش مەرحەبای هەیە بۆ شەڕی داعش و بۆوانە لەبەرەوە بەڕێی من دەورێکی ئەرینیان نەبووە هیچ نین یعنی بەڕاستی خێرێکیان نەبووە بۆ ئێمە کە تا بڵێنەوە بەڵام ئێستا ئاڵێن ئەکشێنەوە کشانەوە نییە کشانەوە بەڵام چییە گۆڕینی ئیشەکە هەیە لە باتی ئەوەی شەڕکەر بن دەڵێ ئەمانە کارشناس و خەبیر و ئامۆزش و ئەمانە ئەکەن بەڵام دیسان چەکدارن چەکیان پێەیە بۆ دیفاع لە خۆیان لەبەرەوە ئەوەش کێشەیە کە بەڕاستی بەس دیارە لەگەڵ حکوومەتی عێراق اتفاقی جیان کردووە لەگەڵ کازمیێوان کەوا بکشێن یعنی بکشێنەوە ئیشەکە بگۆڕن لە باتیەوە هێزی شەڕکەر نەبێ دەبێتە هێزی ئاموزش هێزی ئەوەی تەدریب هێزی خەبیری ئەوانەی کە عێراق داوایانەکە بۆ شەڕی داعش و بازێشت لە ئاسمانەوە مەسە یارمەتی عێراق بدەن بەو شێوەیە لەبەرەوە من قەناعەتم وایە ئەمێنن بەس کەمترن ژمارەیان و نەوعی ئیشەکەشیان ئەگۆڕێ تەبیعی زۆر کەسیشەیە دژی ئەوەیە مەسەن ئەڵێ نەخێرە بێ هەموو بڕۆن بەس بەڕێی من گە هەندێ بمێن و بتوان مساعدە عێراق بکەن بە شێوەیەکی باشە ینی شتێک خراپ نییە داعش بزانە داعش لە مەناتقی سوننەکان خۆی ئەسڵن لەوێ بوو داعش زۆر بوون بۆچی مەناتقی سوننەکان ئێستا حەشد ئیدارەیانەکە خەڵقی سوننە ئەو خەڵقەی کە لە سوننەکانی عێراق دژی حەشدەکانن حەشدەکان شیعان حکمیانەکان بیان ناخۆشە ئەوە تاسیری کردووە بۆی داعش ئیسیفادە لێ بکە ئەوە یەک دووەمین داعش طبیعی لە مناطقی سونە چونکە عەرەبی سونە زۆر دەور نابین ئەوە لەوێش خەریکن ناچنە منطقەی شیعەش دوورە ناتوان بگەن ئەوێ زیاتر تەرکیزیان ئێستا لەسەر منطقەی کوردیە سەبەبەکەشی ئەوەیە ئەوان تەسەوورەکەن کەوا بۆشایی هەیە لە بین بەعزێ منطقە لە منطقەی کوردی جێیش و پێشمەرگەوانە بەیەکەوە نین هیچی لێ نییە قواتی لێ نییە یا حەشدی لێ هەشتیوە ئیسیفادە لەو بۆشاییەکەن دێن ئەمەلیەکەن لەوێ ئەمەلیە لەوێ ئەوانە ئیسفادەی لێەکەن ئەگەر بێت و پێشمەرگە و جێیش و حەشدوانە بەیەکەوە هاوکار بن ئەو شوێنانە بگرن ناتوانن ئەمەلیات بکەن مەسەلەکە ئاوا ئیسیفادەیان لەوە کردووە لەو ناکۆچیە تەوان هەندێک پێداویستیش هەیە لە جەبهەکان بۆ پێشمەرگە وەکو دووربینی حراری وەکو مەسەلەی چەکی قۆرس وەکو سیارەی مدەڕەوانە ئەوانش کەمن بریارە بۆیان پشێ ئەنی پێشمەرگە پێداویستی شەڕی کەمە
زۆر نییە بەعزێ سیلاح داعشەیەتی پێشمەگە نیەتی ئەوەش تاسیری کردووە تا حدێکیان مشکلە چییە لە کەرکووک دەبێ حیزبایەتی نەکرێ حیزبەکان هەر حیزبە بەجیا دەبێ سیاسەتێکی نەتەوەیی هەبێ لە کەرکووک هەموو حیزبەکان هەموو جەماعەتەکان ئیش بکەن لە کەرکووک بۆ نەتەوەی کورد بۆ ئیسپاتی کوردستانی کەرکووک نەک هەر حیزبە بچێ لەوێ مەقەڕی هەبێ و ئەوە هەبێ و یەکێ سجنی هەیە وێکی ئاسایشی هەیە و کۆنوا بوو هیچێتی و پارتی مسەیتر بوون مابوون لەبەرەوە بەڕێی من ئیتیمامی حیزبە کوردیەکان مەسەلەی کەرکووک کەمە و یەکگرتووش نین تایە تەبیعی تورکمانەکان بە پشتیوانی تورکیا دەڵێنەوەی ئێمەوانە بەڵام بەخۆ بە قسەی ئەوان نابێ کەرکووک زۆربەی کووردە و معلومە و ئەرزەکەی کوردستانیە و مادەیەکی دەستوریش هەیە کە مادەی 140 تا ئێستا جێبەجێ نەکراوە مەسیری کەرکووک ئەوە دەریەخە یەکەمینە بێ وەزە ئاسایی بکرێت و سەرژمێر بکرێ پاشی ڕاست هین بکرێ ینی ئیستیفتا لەوانە ڕاپرسی وەختە خەڵقەکە لەوێ قەرار بدا بزانێ حەزەکا لەگە هەرێم بێ حەزەکا لەگە بەغا بێەوەنە و ئەوەش بەڕێی من پرۆسەیەکی دیموکراتیە